هەشتی مارس ڕۆژی خەبات لە دژی ستەم و نایەکسانی بەرامبەر بە ژنان پیرۆز بێت. هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان، ڕۆژی خەبات و تێکۆشان و هاتنە مەیدانی بزوستنەوەی یەکسانی خوازیە لە دژی ستەم، چۆسانەوە و هەڵاواردنی ڕەگەزی. ئەمە ڕۆژێکە تیادا ژنان و پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز وەک بەشێک لە خەباتی چینە چەوساوەکانی کۆمەلگا بۆ بەدیهێنانی مافەکانیان و دامەزراندنی کۆمەلگایەکی ئازاد و دادپەروەر تێدەکۆشن. بەدیهاتنی یەکسانی هەمەلایەنەی ژنان و پیاوان لە هەموو کایەکانی ژیاندا سەرەتاییترین مافی مرۆڤە. بێگومان گەیشتن بەم خواستە ڕەوایە بەبێ تێکۆشانی بەردەوام و بێسازش لە دژی دەسەڵاتی سەرمایەداری، کۆنەپەرستی و کەلتوری دواکەوتوانە مەحاڵە. با ئەم هەشتی مارسە ببێتە ڕۆژی نوێکردنەوەی پەیمانی هەڵسوڕاوانی بدوستنەوەی یەکسانی خوازی بۆ خەباتێکی لێبڕاوانە لە پێناو کۆتایی هێنان بەستەم و ئەو دۆزەخەی کە بۆ ژنان قوڵخێندراوە. بە بۆنەی هەشتی مارس ڕۆژی جیهانی بزوستنەوەی یەکسانی خوازی و هێمای ڕەتکردنەوەی توندوتیژی، هەڵاواردن، پیاوسالاری و ناموسپەرستی گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو ئەو ژنانە دەکەین کە لە دژی زوڵم و بێمافی ڕاپەڕیون و چیتر ئەو دۆخەننا لەبارەی ئێستا قبوڵ ناکەن.